بەداخەوە گەر ئینسان نەتوانێت ڕاست و چەپی خۆی بناسێ، ڕاست و دروست سەید سادق لە سەید کاذب جا ناکاتەوە، بەڵکو هەمووی بە یەک چاوسێرەکا و حاڵی نییە کامەی باشە و کامەی خراپە. ئەو ئیعلامەی کە ئەمڕۆ ئەگوزەرێ ئاوایە خەڵکێکی موسڵمانی بە تەسبیح بە فۆتۆشۆپ هەموو واقعەکە و لێگۆڕن، عایلەیەکی موسڵمانی بێوەی ئاشتی خواست لێتە گۆڕن بەوەی کە هەمووی خۆی بەستە بێ و لە شەڕابێ. ئەوەی کە لە واقعە لە دەست چەقۆی یەکی هەڵهاتووە وا وێنا ئەکرێ کە ئەم بکوژەکەیە و ئەوی تر کوژراوە. ئەوەی کامێرەکە دەرێخا مەرج نییە مەیدان و واقعەکە ئاوا بێ. ئەوەی ئەمڕۆ لەگەڵ موسڵمانان و لەسەر موسڵمانان ئەگوزەرێ بەداخەوە منداڵێک کە بە فۆتۆشۆپ دوو لە ڕوئێوە سەگێکی مدارەوە بوو ئەهێنن ئەیکەن بە منداڵێکی مدارەوە بووی یەهود. هەموو ئیعلام هەموو دنیا لەسەری قساکات لە کاتێکا ئەو هەموو مناڵی موسڵمانانە، مناڵی مناڵی فەڵەستین، مناڵی مناڵی غەزە، ئەڵێ مناڵی موسڵمانان، ئەوەیان پێیەکرێ کەسێک ئامادە نییە تەختەیەکی ئەعلامیان بکات، کەسێک ئامادە نییە بەدەمیانەوە بچێت، بەڵکو کە خەڵکێکیش لە ناو جوولەکە خۆیان لە ساڵحی موسڵمانان قساکەن فلتەرێکن و قسەکەیان ئەبڕن و وەڵامێ دەنەوە و داوای ئەواکەن. ئیعلام ئەوە ئازاد نەبێ خەڵک هەموو دەنگێکی لێوە ببیستێ. بەداخەوە